تا ڕادەیەکی زۆر هاوکاری باشی کردی تەندروستیان کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە زۆر سوپاسیەوە هەموو ئەو ڕێکخراوانە دەکەین کە هاوکاریەک و هەماهەنگێکی باشیان هەیە لەگەڵ وەزارەتی تەندروستی بەتایبەتی لەو دۆخە سەختەی کە ئێستا هەرێمی کوردستان پێدا تێپەڕ دەبێت بەتایبەتی لە دۆخی کۆڕۆنا. زۆر سوپاس بۆ ڕێکخراوی UNFPA کە ئەمە وەکو گوتم ڕێکخراوی سندوقی نێودەوڵەتیە بۆ گەشە پێدان. ئەمە نەک هەر لە ئێستا و کەرستانی کە دابینیان کردی ئێستا بۆ جاری پێنجەم لە کەرستەی مەسەلەن ماسک و پێداویستی پزیشکی و لە شوێن دابینکردنی شوێن لە بۆ مانەوەی نەخۆشەکان لە نەخۆشخانەکان، هەروەها دەستکێش و مەوادی تاقیم و ئەو شتانە کاری زۆر باش ئەنجام دەدەن بە تایبەتی لە بواری ئافرەتان، نەخۆشانی دووجیان، نەخۆشانی لەدایکبوون، بە تایبەتیش ئەوانەی کە تووشی نەخۆشی کۆڕۆنا دەبن لە شوێنە جیاوازەکان، بۆ نمونە لە زاخۆ لە سۆران شوێنی تایبەتیان کردوتەوە بۆ جیاکردنەوەی ئەو نەخۆشانە کە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا دەبن و ئافرەتن و دووژیانن، شوێنی تایبەتیان لۆ دابین کردینە. زۆر سوپاسیان دەکەین، هیوادارین هەر سەرکەوتوو بن ئەو هەماهەنگێش لە نێوان ئێمە وەزارەتی لە نێوان وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی ناوبراو بەردەوام دەبێت لە داهاتوودا. Thank you very much, Your Excellency. بەڕێز گورەبێژی وەزارەتی تەندروستی بەخێربێن. ئەم بەیانیە خۆشحاڵ بووین لەگەڵ باوبەشی باوکاری وەزارەتی تەندروستی هەوڵماندا بۆ بەردەوامی هاوکاریەکان بۆ وەزارەتی تەندروستی حکوومەتی کوردستان. هاوکاریەکانی ئەمڕۆ لە کاتێکدایە کە کە ڕێکخراوی هەروە باوکاری حکوومەتی سوید بەردەوامە لە هاوکاریکردنی لە بواری تەندروستیدا، هەروەها هاوکاریەکانیش زیاتر پەیوەستن بە دابینکردنی پێداویستیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19. ئێمە پابەندین بەوەی کە درێژە و بەردەوامی بە هاوکاریەکان ببزین و پەیوەندیەکانمان درێژە پێ بدەین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی، جێبەجێکردنی ڕێکەوتنەکانمان لەگەڵ وەزارەتی تەندروستی. ئێمە لە 4 ساڵی داهاتووشدا بە کوێرەی ڕێکەوتنەکەمان تا 4 ساڵی داهاتوو ئێمە بەردەوامین لە هاوکاریەکانمان هەتا ساڵی 2024. ئەمڕۆ ئەو کاروانێک کە ئەمڕۆ گەشتووە وەکو دەبینن زیاتر بۆ ئەوانەیە کە بۆ ئەو کەسانەیە کە لە ڕەوشێکی خراپدان، ئەو ئامێرانەیە کە تایبەتن بەو کەسانێک کە لە ڕەوشی خراپدان دووچاری نەخۆشی یاخود ڤایرۆسی کۆڤید-19 بوون. هەروەها لە بوارێکی دیکەدا کە ئێمە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە 4 بنکەی نەخۆشخانەی تایبەتمان یاخود 4 بنکەی تەندروستی تایبەت بە کۆڤید-19 و کەلوپەلی دابین دەکەین لە هەرێمی کوردستان کە هیچیان لە سۆران بوو، هیچیان لە زاخۆیە، ئەو دوانی دیکەش لە هەولێر. هەروەها بەشێک لەو بنکانە تایبەتە بە بنکەی تەندروستی لەدایکبوون. بۆیە زۆر سوپاسدانەکەم بە ئابوردنی ئەمڕۆتان و بە تایبەتی لەم ساتە زەحمەتەدا. زۆر سوپاس.